ئەنجومەنی یاساییشی هەرێم ئەو بۆمبەی یەکێتی چاندی و پێش هەموو کەس بەخۆی داتەقیەوە. ئەنجومەنێک کە کەس نازانێت لە کەیەوە کۆنەبۆتەوە و جگە لە کاتی ململانەکان کەس ناوی نازانێت، یەکێتی زۆرینەیەتی و بڕیاری کۆتایی و یەکلاکەرەوە لای پارتیە کە کەمینەیەکی ئەنجومەنەکەیە. ڕۆژێک سەر بە سەرۆکایەتی هەرێم و ڕۆژێکی تر سەر بە ئەنجومەنی وەزیرانە و هیچ وەزیرێکیش نازانێت کێ بەرپرسی ئەنجومەنەکەیە، نەک ئەوەی دەسەڵاتی لێپرسینەوەی هەبێت. زوو دەبن بە دوو بەشەوە و هەر یەکەیان لە ئاوازێک دەخوێنێت و کەس لەو ئاوازەیان تێناگات. کۆتاییەکانی ساڵی 2010 و چەند مانگێک بەر لەوەی ناڕەزایی بەرفراوان و خۆپشاندانەکانی حەڤەی شوباتی 2011 سەر هەڵبدەن، پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای زنجیرەیەک دانوستان و ڕێکەوتنی نێوانیان ڕۆژی 12/11 ساڵی 2010 پرۆژە یاسای دامەزراوەی ئەنجومەنی یاساییشی هەرێم دەستگای ئاساییشیان پێشکەشی پەرلەمان کرد. پرۆژە یاسایەک کە یەکێتی هەرگیز خەیاڵی بەلای ئەوەدا نەچوو بوو ڕۆژێک لە دژی ئەو حیزبە و هەر حیزبێکی نەیاری پارتی بەکار بهێنرێت. لە پرۆژە یاساکەدا هاوشێوەی کێک دووبارە پۆستەکانی ئەو دامەزراوە گرنگە لە نێوان پارتی و یەکێتی دابەش کرا بە شێوەیەک دامەزراوەی ئەنجومەنی ئاساییش بۆ یەکەمیان و دەستگای ئاساییش بۆ دووەمیان دیاری کرا. بەڵام دروستکردنی ئەو دامەزراوەیە تەنانەت لەگەڵ دەستوری عێراقیشدا ناکۆکە، چونکە دروستکردنی دامەزراوەیەکی باڵای لەو شێوەیە لە دەسەڵاتی هەرێمی کوردستاندا نییە. وەگەوەی پێشتر لە نێو مەکتەبی سیاسی هەردوو حیزبەکە ڕێکەوتنی لەسەر کرابوو، پرۆژە یاساکە لە پەرلەمان بەبێ گرفت تێپەڕێنرا و مەسرور بارزانی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی بۆ ڕاوێژکاری ئەنجومەنی یاساییشی هەرێم و خەسرە و گوڵ محەممەد ئەندامی سەرکردایەتی یەکێتی لەو کاتەوە تا ئێستا سەرۆکی دەستگای ئاساییشی هەرێمی کوردستانە. ئەنجومەنی یاساییشی هەرێمی کوردستان کۆکراوەی زۆرینەی دامەزراوە ئەمنیە حیزبی و حکوومیەکانی هەرێمی کوردستانە و پێکدێت لە دەستگای ئاساییشی هەرێم هەواڵگری سەربازی، دەستگای زانیاری و دەستگای پاراستن، واتە هەموو دامەزراوە ئەمنیەکانی پارتی وێکێتی لە نێو یەک چوارچێوەدا کۆکرانەوە ناوندرا ئەنجومەنی یاساییش و تا ئێستا بە هیچ جۆرێک سیفەتی ئەنجومەن بوون بەو دەستگایەوە نەبینراوە. هەیکەلی دامەزراوەی ئەنجومەنی یاساییشی هەرێمی کوردستان بە شێوەیەکە هەر کەس تەماشای بکات بۆی دەرەکەوێت. دەستگایەکی گرنگە و بە باڵای خێزانێکدا دووراوە، چونکە لە سەرەتای دروستبوونیدا ئەو دەستگایە ڕاستەوخۆ سەر با سەرۆکایەتی هەرێم بوو کە ئەو کاتە مەسعود بارزانی سەرۆکی هەرێم بوو، واتە نە پەرلەمان و نە حکوومەتی هەرێم توانای لێپرسینەوەیان نەبوو لەو دەستگایە و تەنها مەسعود بارزانی دەیتوانی لێپرسینەوەی لێ بکات. ئەنجومەنی یاساییشی هەرێمی کوردستان لەو ساڵانەی هەرێمی کوردستان خاوەنی بودجەی ساڵانەی خۆی بوو، پشتگیرێری بودجەی هێزە ئەمنیەکانی بەردەکەوت بە شێوەیەک مانگانە زیاتر لە 350 ملیار دینار بودجەی ئەو دامەزراوەیە بوو. تەنانەت ئەنجومەنەکە خۆی بودجەی خۆی دیاری دەکات و لەسەر پەرلەمانی کوردستان ئەرکە بەبێ کەمکردنەوە پەسەندی بکات، واتە ڕۆڵی پەرلەمان بەرامبەر ئەو دامەزراوەیە تەنها دەست بەرزکردنەوە و سەرلەقاندنە. لە وڵاتانی جیهان ئەنجومەنی ئاساییشی نەتەوەی لا پرسە هەستیار و نەتەوەیەکاندا ڕۆڵ دەگێڕێت. کاتێک وڵات ڕوبەڕووی ئاڵنگاریەکی مەترسیدار دەبێتەوە، ئەو ئەنجومەنە ڕێگەی ڕوبەڕووبوونەوە دیاری دەکات. بەڵام لە هەرێمی کوردستان ئەرکی ئەنجومەنەکە بچوو کراوەتەوە لەوەی کێ بە تەلەفۆنەکەی چی لەگەڵ کێدا دەڵێت، کاتێک کەسێک چاد لەگەڵ هاوڕێیەکیدا دەکات چی دەڵێت. هەندێک جاریش ئەو دامەزراوە گرنگە بۆ لێدان لە نەیارەکانی دەسەڵات بەکارهێنراوە. مەترسیداری ئەنجومەنی یاساییشی هەرێم لە بڕگەیەکی یاسای ئەنجومەنەکە دەگاتە لووتکە، ئەویش ئەوەیە دەسەڵاتی زیادکردنی لقی دیکەی بۆ ئەنجومەنەکە هەیە. وەگەوەی ئێستا دژە تیرۆری کوردستان بووەتە لقێکی ئەنجومەنەکە و قسەکەری سەرەکی پرسە نێوخۆیی و تەنانەت نێودەوڵەتیەکانیش. ئەنجومەنی یاساییشی هەرێم لە نێوخۆیدا لە ناکۆکیەکی قوڵدایە لە کۆی 5 ئەندامی ئەنجومەنەکە
هەندێک جار سییانیان لەگەڵ بڕیار و ڕای ئەنجومەنەکەنین ئەوانیش بریتین لە دەستگای ئاسایشی هەرێم بەڕێوبەری ئاژانسی پاراستن و زانیاری بەڕێوبەری هەواڵگیری پێشمەرگە کە سەرجەمیان پشکی یەکێتین واتە یەکێتی لە ئەنجومەنەکەدا زۆرینەیە بەڵام پارتی حاکمی مطلق و بڕیار بەدەستی سەرەتا و کۆتاییە مانگی ئۆکتۆبەری ساڵی 2020 ئەندامانی یەکێتی لە ئەنجومەنی ئاسایش ڕاگەندراوێکیان بڵاو کردەوە و ئاشکرایان کرد ئاگاداری ئەو ئۆپەراسیۆنەی ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان نین کە باز لە دەستگیرکردنی چەند گروپێکی تیرۆریستی دەکات و ئاماژەیان بەوەدا هیچ مەترسیەکی تیرۆریستی لەسەر هەرێمی کوردستان نییە و لە بەرامبەردا ئەنجومەنەکە بڵاوی کردەوە کە هەر ڕاگەیەندرا و هەڵوێستێک کە لە ماڵپەڕی فەرمی ئەنجومەنەوە بڵاو نەبێتەوە ساب بۆ نەکراوە ئەمەش ئەوەی دەرخست کە میدیای ئەنجومەنەکەش لای پارتی دیموکراتی کوردستانە و هیچ کەسێکی یەکێتی توانای بڕیاردانی نییە لە بڵاوکردنەوەی تەنها بەیاننامەیەکیشدا هەروە ڕۆژی پێنجشەمەش کاتێک ئەنجومەنەکە دان پێدانانی سزەدراوانی بادینانی بڵاو کردەوە دووبارە ئەندامانی یەکێتی لەو ئەنجومەنە ڕەتیان کردەوە ئاگاداری دان پێدانانەکە بن کەواتە پرسیارە سەرەکیەکە ئەوەیە زۆرینەی یەکێتی کە ئەنجومەنی ئاسایش پێک دەهێنێت تاکەی دەیەوێت بێ ئاگا لە بڕیارەکانی ئەنجومەن بمێنێتەوە و ناڕەزاییەکانی تەنها لە ئاستی بەیاننامەدا کورت بکاتەوە ئەم ئەنجومەنە هەر بە پرسە نێوخۆیەکانەوە نەوەستاوە بەڵکو لە سەر پرسە ناوچەیەکانیش قسەی هەیە کاتێک حکوومەتی بەشار ئەسەد ناوی مەسرور بارزانی خستە لیستی دەستەی نێشتنی سپیکردنەوەی پارە و پشتیوانی دارایی تیرۆرەوە ئەنجومەنی ئاسایشی هەرێم لە بری پەرلەمان سەرۆکی هەرێم و حکوومەتی هەرێم وەڵامی سووریای دایەوە و با ڕژێمێکی شۆڤێنی و سەرکوتکار و دژە کورد تۆمەتباری کرد لە کۆتا ڕۆژەکانی دەسەڵاتیدا مەسعود بارزانی سەرۆکی پێشووی هەرێمی کوردستان ئەنجومەنەکەی خستە سەر ئەنجومەنی وەزیرانی هەرێم ئەوەش وەک ئامادەکاریەک بۆ مەسرور بارزانی تا کاتێک دەبێتە سەرۆکی حکوومەت ئەنجومەنی ئاسایش لەژێر هەژمونی خۆیدا بمێنێتەوە ئێستا کە نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانە هیچ دەسەڵاتێکی بەسەر ئەنجومەنەکەدا نییە وەک چۆن پەرلەمانی کوردستانیش تەنها تەماشاکارە